بناوی خۆم و بەناوی کۆمەڵگەی کوردانی جوو KJC بەناوی نوێنەرایەتی کوردانی جوو لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سڵاو لە هەموو لایەکتان. زۆر داوا لێبوون دەکەم نزیکەی ماوەیەکە لێتان دوورکەوتمەوە لە ڕۆژە شومەکەی 16 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا بەهۆی نەساغی و نەخۆشیمەوە لەخوا بەزیاد ئێستا کە زۆر باشم، باشتریش دەبووم، پێویستم بە کاتێکە بۆ کاتێکی زۆرە بۆ ئەوەی بێمەوە سەرخۆم. زۆر سپاس بۆ هەموو لایەک ئەوانەی کە لە تەندروستیان پرسیوم، بە تایبەتی ئەو هاوڕێ بەڕێزانەی لە ڕێگەی فەیسبووکەوە یان خۆت لە ڕێگەی ڤایبەر و واتسەپەوە. سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاسی بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی دەکەم کە لە هەواڵی پرسیوم. سپاس بۆ بەڕێز دکتۆر دیار جەباری بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەت، بۆ بەڕێز سپاس بۆ کاک مامۆستا ئەمیر خەیلانی بەڕێوەبەری پێکەوەژیانە وەزارەت. سپاسی هەموو بەڕێزان دەکەم کە لە ئەحواڵیان پرسیەوە. بەڕێزان لە ماوەی ڕابردوو بەڕاستی بەداخەوە ئەو ماوەی کە من دوورکەوتمەوە لە وەزارەت کۆمەڵێک ویستیان کۆمەڵێک کێشە بۆ کۆمەڵگەی کوردانی جوو KJC و بۆ نوێنەرایەتی جوو دروستکەن، بەس لەخوا بەزیاد بێ بە هەوڵ و پشتیوانی وەزارەتی ئەوقاف و هاوڕێیانمان و برادەران و بە هەوڵ و کۆششی بەڕێز حاخام دانیال توانرا بەسەر هەموو کێشەکان دازاڵ بین. ئێستاش لەخوا بەزیادی باشم، دەگەڕێمەوە کوردستان بە گروتینێکی زۆر باشتر ئیش دەکەمەوە و ئەو پرۆژانەی کە لەگەڵ بەڕێز حاخام دانیال و لەگەڵ چەند بەڕێزیش تر لە بەرنامەماندا ئیشی لەسەر بکەین. بەڕێز حاخام دانیال وتەیەکی هەیە دەوێت ئاراستەتان بکات. Thank you, Cesar. Good evening, my dear friend, my dear brother, and the people of Kurdistan. I would like to say to you that very soon we all will meet together to build our community, Jewish community in Kurdistan. After 70 years, this was the first time that we will have a place to pray like a Jewish, to pray for the Kurdistan nation, for the Kurdistan country, to have a better life to all of the religions, no different of religions. And I would like to bless you as my brother and sister, that may the God, Hashem, will give you blessing to your family with healthy happiness, whatever you need, that Hashem will bless you for a good life or for the new year, to you as a Jewish and to all the Kurdish people in the country. And I would like to say thank you to the Minister of the Religion, Mr. Pishtiwan, Dr. Pishtiwan, that what he support Mr. Shezard, and he support me as a Chacham of Kurdistan, and I will be very happy very soon to see you in Erbil, that we will have our Jewish center, that we will start the new life again in Kurdistan, and we will be happy to celebrate all the holidays, all the Jewish life, all the Jewish pray, and the Hashem will give us the courage and to build the country together with Mr. President, Mr. Masoud Barzani, that Hashem will give him the power to be strong for the Kurdish people, to Kurdish nation, that he is doing very, very good work as the president of Kurdistan. I would like to thank you. I would like to say that I miss you and I love all of you, and I hope to see you very soon. Thank you very much, my brothers. بارە زۆر سپاس بۆ ئێوە. ئەوەشتان لەبیر بێ پاڵپشتی سەربەخۆی کوردستانمان لەبیر نەچووە. هەمیشە بە دڵ و بەجیان ئێمە لەگەڵ نەتەوەی خۆمانین، ئێمە لەگەڵ میلەتی خۆمان، ئێمە لەگەڵ نیشتیمانی خۆمانین. دووبارە زۆر سپاسان دەکەم، بە هیوادارم بە زووترین کات یەکتر ببینینەوە لە کوردستان و لە هەولێری پایتەخت. زۆر سپاس.